ئای برا پیاو لە دەستی حەسوود و چاوپیس بۆ کوێ بڕوات بەخوا ئینسانی وا هەیە دەڵێ قەناسی پێیە دووربینی ئەمریکی لەسرە کەس لە بەردەستی ڕزگار نابێت حەسوودی بە هەموو شتێک دێت ئەی چارەسەر چییە وەرە بە ئیزنی خوای پەروەردگار لە 3 خاڵدا چۆنیەتی خۆپارێزی و چارەسەر لە چاوپیسی باز دەکەین وەرە لەگەڵم. خاڵی یەکەمیان پشت بە خوای پەروەردگار ببەستە و متمانەت بە خوای پەروەردگار هەبێ چونکە هیچ شتێک بە بێویستی خوای پەروەردگار نابێت هەر کەسێکیش پشت بە خوای گەورە قایم کات بەڕاستی هیچ شتێک زیانی لێ نادات. خوای گەورە فەرموویەتی ومن یتەوەکل علی الله فهو حسبه هەر کەسێک تەوەکولی لەسەر خوای پەروەردگار بێت خوای پەروەردگاری بەسە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم استعیذوا بالله خۆتان پەنا بدەن بە خوای پەروەردگار فإن العين حق چونکە چاوپیسی حەقە بەڵام پەنا بگرە بە خوای پەروەردگار ڕوو بکە خوای پەروەردگار پشت بە خوای پەروەردگار قایم کە بە ئیزنی خوای پەروەردگار زەرەر و زیانت لێ نادات. خاڵی دووهەمیان خوێندنی زیکرەکان لە بیر مەکە بە تایبەت زیکری بەیانیان و ئێواران ئایەتەل کورسی بخوێنە سێ قولەکان بخوێنە و چەند دوعایەکی دیکەش هەیە کە لە کۆمنت دایدەنێم ئەو دوعایانە بخوێنە بە ئیزنی خوای پەروەردگار پارێزراو دەبی لە چاوپێس و هەروەها لە حەسوود. خاڵی سێمیان هەتاکو دەکرێت ئەو نیعمەتانەی کە خوای پەروەردگار پێداوی باش شاراوە بن عەرزیان مەکە خۆت هەڵمەکێشە بە شتێک کە دەستەڵاتی تۆی تێدا نییە خوای پەروەردگار پێداوی. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو پێویستی و ناز و نیعمەتانەی کە خوای پەروەردگار پێداون بیان شارنەوە چونکە هەموو نیعمەتێک حەسوودێک هەیە کە حەسوودی پێدەبات کەواتە با نیعمەتەکان هەتاوەکو دەکرێت شاراوە بن بە ئیزنی خوای پەروەردگار پشت بە خوای گەورە ببەستە متمانەت بە خوای پەروەردگار بێ ڕوو لە خوای پەروەردگار بکە مەترسە بە ئیزنی خوای پەروەردگار لە چاوی پیس و حەسوود بە دوور دەبێت. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه.